قەل و قاسخۆرەکان هەر چاوەڕێی بەفرباری بوون بۆ ئەوەی دەست پێ بکەن و قازەکەیان بخۆن. ئەوە بەفرباری لە ناوچە سنوورەکان بە تایبەتی و لە ناوچەی حاجی وەمەران و سنووری کێلێ و قڵاتزێ و دەروازەی ڕاپەڕین بەفرێکی باش باریوە، بارانبارینیشی لەگەڵتایە. ئێستا کاتێتی و لە سبەی نێوەناوی خوای لێبێن و دەست پێ بکەن. سەبارەت بە کەش و هەوا و دابارینی ئەم شەو و بەفربارین ژێوار پێتان دەڵێت تاکەی بەردەوام دەبێت و هەروەها لەکوێ زۆرترین باران باریوە. بەڵێ هەروەکو توانە ئاماژەی پێدا ماوەی دوو ڕۆژە پۆلێکی بارانبارین زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە لە ئێستاشدا هەر بەردەوامە لە زۆربەی شارەکان و ئەم ئێوارەیەش لە ناوچە شاخاویەکان بەفرێکی زۆر باریوە بە شێوەیەک لە زینی وەرتێ ئاستەنگی هاتوچۆ دروست بووە و ئەو ئۆتۆمبیلانەی کە لەو زینەوە هاتوچۆ دەکەن پێویستە زنجیر ببەستن بۆ ئەوەی بتوانن لە ڕێگاکەوە ڕەت بن. بەپێی پێشبینیەکانی کەشناسی بارانبارینەکە تاوەکو بەیانی بەردەوام دەبێت و لە ناو سنتەری شارەکان لەوانەیە کەم بێتەوە، بەڵام تاوەکو سپێ ئێوار لە ناوچە شاخاویەکان بەفر و بارانبارین بەردەوام دەبێت و بەپێی ئەو ئامارەشی کە بڵاوی کردەوە کەشناسی زۆرترین ڕێژەی بارانبارین لە ماوەی 12 کاتژمێری ڕابردوودا لە ناحیەی هەڵشۆی سنووری ئیدارەی ڕاپەڕین بووە و کەمترین ڕێژەش لە گەرمیان بووە. بۆی بەردەوام ئاگاداری گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوا بن، سەردانی ماڵپەڕی 964 بکەن.